بەڵێ لەم تۆرەدا ئاماژە بە جۆرەکانی وەرزش و ڕاهێنانەکەین لە مانگی ڕەمەزاندا هەروەها ئانەی ئاەت بەبەردەوام لە وەرزشکردن پێویستە چی ئەنجام بن بۆ گفتوگۆ زیاتر بە میوانداری کاکڕەوەند محەممەد ماستەر لە زانستی ڕاهێنان بەخێر بێ ماوزایگیان سپاس بە ئامادەبوونت. ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانێک کە سێم ڕۆژە ئانەی کە وا ڕاهاتون بەردەوامن لە وەرزشکردن چۆن بتوانن لە مانگی ڕەمەزانیشە کە بە ڕۆژە بن لە وەرزشکردن بەردەوام بن. بەدیهێنانی ئامانجەکانمان تەنها بە وەرزشکردن نایەتە دی. ئەکرێت دەم مانگە ئیستیغلالکەین بەوەی کە بە شێوەیەکی باشتر و باشتریش بەرەو پێشەوە بچین بۆ کەسانی کە کێشیان کەمە بۆ کەسانی کە کێشیان زۆرە. عادەتەن بیستومانە هەنێک کەس هەیە کە کێشیشی کەمە یا کێشی زۆر نییە ڕێجیمێک پێڕەوەکە پێوترێ بە ڕۆژبوونی پچڕ کە تەواو لەگەڵ ئەم مانگەیە توانین بیرگونجێنین. ئامانجی سەرەکی ئەم جۆرە ڕێجیمە ئەوەیە کە ئاستی هۆرمۆنەکانی لەشی بە شێوەیەکی زۆر باش کۆنتترۆل بکات و هۆرمۆنە باشەکانی لەشی بۆ ئاستێکی بەرزتر بەرز بکاتەوە وەکو هۆرمۆنی گەشە. هۆرمۆنی گەشە سوودی چییە ئەگەر ئاستی بەرز بێتەوە لە جەستەی مرۆڤ؟ یەکەم دەبێتە هۆی زیادبوونی ماسوولکەی لەش، کەمبوونەوەی چەوری لەش و بەرگری لەش بە شێوەیەکی زۆر باش زیاکات کەواتە ئەم مانگە توانین استیغلالکەین بۆ ئەوەی کە بە شێوەیەکی باش ئەم سێ ئامانجە سەرەکیە بپێشین ئەگەر کەسەکە کێشیشی کەم بێت. باشترین کات بۆەوەی کە وەرزشی تێدا ئەنجام بدەین بۆ چوونی جیاواز هەیە، بەڵام من ئەوەی کە لەگەڵ ڕێکم لەگەڵ گونجاو بە گونجاوێ زانم پێش بەربانگە وەرزشێکی سووک تاکو بە پێی ئاستی کەسەکە گۆڕێت وەرزشێکی سووک تا ئاستی سەر و مامناوەند لە 20 خولەک بۆ 50 خولەکە تا سەعاتێک بە پێی ئاستی کەسەکە یعنی ئەمە ناتوانین دیاریکەین بۆ هەموو کەسێک بڵێ نەبێ بەم شێوازە وەرزشەکە بکە. بەگشتی لە 20 خولەک بۆ 50 خولەک زۆر گونجاوە و لە ئاستێکی سووک هەتاوەکو ئاستێکی مامناوەند. ئەو یاریانەی کە پێشتر ئەنجامی داوان واتە پێش هاتنی مانگی ڕەمەزان هەمان ئەو یاریانە ئەنجام دەن لە ئێستادا؟ گرانە بێت ئەبتوانێت ئەو وەرزشانە ئەنجام بات، بەڵام بەهۆی ئەو ڕێجیمەی کە پەیڕەویەکات یاخود ئەو بە ڕۆژوبوونی کە پەیڕەویەکات ئامانجەکەی بەزیاوێتە دی لەگەڵ ئەوەی کە وەرزشەکە وەکو خۆی وەکو جاران ناتوانێت پەیڕەو بکات. ینی وەرزشەکەمان جاران ئەگەر بە ئاستێکی زۆر بەرز کردووە ئێستا ئاستەکەی دابەزێنین بۆ ئاستێکی سووک هەتاوەکو ئاستێکی سەر و مامناوەند ینی بەپێی توانای کەسەکە لەو ڕێنجە توانێت وەرزشەکەی بکات و ئامانجەکەشی بەزیاوە توانێت بپێشێت. هەر هەمان ئەو مەودای کە دیاریکراوە بۆ یاری وتت تقریبا 20 خولەک بۆ 50 خولەک ئەمانی کە ئەیانەوێت کێشی لەشان دابەزێنەوەتە چۆری بتوێنەوە ئەوانەشی ئەنەوێت پەروەردی ماسوولکەکان بکەن هیچ جیاوازیەکان لەناوان ئەم دوانە نابێت؟ جیاوازیەکە چیە بێ؟ ئەو کەسانی کە ئەنەوێت کێشیان دابەزێنن باشترین کات پێش بەربانگە بۆیان. بۆچی؟ لەبەرەوەی هۆرمۆنی ئەنسۆلین کە هۆرمۆنی با هەروای نابنێن هۆرمۆنی قەڵەویە گەیشتۆتە نزمترین ئاست شەکر لە جەستەیە تاو کەم بۆتەوە هەج وەرزشێ بکەی هەج شتێ بکەی تۆ وزە لە چەوریەوە بەرهەمەهێنیت واتە چەوری ئەگۆڕیت بۆ وزە و چەوری لە ناوە بیت. بۆ ئەو کەسانی کە کێشیشان کەمە باشترین کات هەر ئەو کاتەیە لەبەرچی لەبەرەوەی کە هۆرمۆنی گەشە لە بەرزترین ئاستایە عادەتەن هۆرمۆنی گەشە و هۆرمۆنی ئەنسۆلین دوشتن پێچەوانەی یەکن ئەگەر هۆرمۆنی ئەنسۆلین بەرز بێت هۆرمۆنی گەشە نزمە بێ بە پێچەوانەوە کە ئێمە هۆرمۆنی گەشەمان لە ئاستێکی بەرزا بێت دەتوانین بەهۆی ئەو وەرزشەی کە لەو کاتەیە ئەنجامێدەین ڕێژەی ماسوولکەکانمان زیاد بکات ینی گەشەی ماسوولکەکانمان زیاد بکات. بەڵام مامۆستا ئەی ئەوانەی کە بەردەوام من لە کاتی ڕاهێنانەکان پرۆتین و پریوەرئەکاوت و کریاتین وەزم کریاتین لە دوای ڕاهێنانەکان ئەخورێ ئەمانەی کە خۆیان ئەمانە ئەخۆن بە بەردەوامی ئەگەر بێت و بە ڕۆژوو بن ناتوانن ئەمانە بخۆن یەکسەر دەستیش ئەەکەم بە یاری چی بکەن ئەمانە؟ عادەتەن پریوەرکاوت لەبەرەوەی ڕێژەیەکی کافاینی زۆر بەرزی تایە گونجاونی لە مانگی ڕەمەزانە بخورێت لەبەر کۆمەڵێک هۆکار. یەکەم ئەو خۆراکانی کە کافاینی زۆر تایە کەسەکە والێکە کە تینووی بێ هەست بە تینوێتی زۆر بکات ئەمە یەک کە بۆ ڕەمەزان گونجاو نییە. دوو تووشی خەوزەڕان تەکات عادەتەن ئەوانی کە بە ڕۆژوون ئەیانێ پریوەرکاوت بەکاربێنن ناچارن شەو تەمرین بکەن کە تۆ شەو تەدریبەکانت کرد ڕاهێنانەکانە کرد بۆ پریوەرگاوتی شێخوار کە ڕێژەیەکی بەرزی کافاینی تایە تووشی خەوزەڕان تەکا کە تا بەیانی نایڵە بخەویت لەبەرەوە گونجاو نییە پریوەرگاوت بەکاربێنین. کریاتین ئەکرێت بەکاری بهێنیت بەڵام
ئەبێ بە ڕێژەیەکی زۆر کەمتر بەکاری بێنێت لە جاران بەربانگ ئەم کەسەوە بەکاربن ئەگەر پێش بەربانگ ئەم کەسە ڕاهێنانی ئەنجامدا بەڵێ ئەبێ بە ڕێژەیەکی زۆر کەم کەوا باشترە بەکاری نهێنێت چونکە کریاتینێکە کە لەوانی کە پێویستی بەوەیە کە ئاویشی زۆری لەگەڵا بخورێتەوە ئەگەر بەکاری نهێنێ باشترە. پرۆتین ئاسایی ئەتوانێت وەکو ژەمێک بەکاری بهێنێت لە کاتی لە دوای بەربانگ لە نێوان ژەمی بۆ نمونە ئێوارە و پارشێواتوانێت لەو کاتەیە ژەمێک بەکار بهێنێت ئەویش زیادە ڕەویتیان نەکات لە مانگەدا. بۆ هەر کەسێک کە ڕاهێنان ئەنجامدا گونجاوە بۆ نەپەنجە خولەک پێش بەربانگ ئەم یاری ئەنجامدات یاخود جاکراوەتەوە کەسانێک ئەتوان پێش بەربانگ یاری بکەن کەسانێکی ترش دوای بەربانگ. ئەگەر بتوانین پارێزگاری لە ئاوی جەستەمان بکەین ئیشوکاری ڕۆژانەمان ئەوەنە قورس نەبوو بێ و ئارەقێکی زۆرمان کرد بێتەوە بڕێکی زۆر لە ئاومان لە دەستدا بێت. من بۆ هەردوو تایپەکە وەکو باسم کرد ئەوانەی کە کێش دابەزێنن ئەوانەی کە کێش سەرەخەن باشترین کات پێش بەربانگە بۆ ڕاهێنانەکانان بەڵام بیرمان نەچێت ڕاهێنانەکان ئاستێکی سووک هەتا ئاستێکی سەر و مامناوەند ئەویش بەپێی ئاستی کەسەکانە گۆڕێت یعنی تازە دەستی کردو بە وەرزش ناکرێت بچێت وەرزشێک هەڵبژێرێت کە ئاستی مامناوەند بێ بە بەراورد بە مستەوای خۆی. ئاسایی ئەتوانێت بیکا بەڵام گرنگە زۆر ڕاهێنانەکانی قورس نەبێ. جایەکشتی تریشمان بیر نەچێت ئێمە تەنها وەرزش لە ژوانیان کۆ نەکەینەوە کە وەرزشی تر زۆرەیە هەیە یاریزانی پاسکیلە هەیە مەلە ئەکات هەیە یاریزانی یاری جۆرا و جۆرەکانە تەوان ئەمە زاهیرەیە کە زۆر هەنە جارجێ خەفەتە بۆ من کە تەنها لە جوانی بە وەرزش دادەنرێت لە لای خەڵکی گشتی کە خەڵکێکی تر هەیە ممارەسەی یاریترەکە و بۆ ئەوانیش ئێمە قساکەین نەک تەنها بۆ لە جوانی. بەڵام سەبارەت بە ئارەقکردنەوە ئەنجامی لە هەر وەرزشێکا بێت کەسێک زۆر ڕاهێنان ئەنجام بە ئارەقەکاتەوە مێبزانام ئەو ئارەقەت یەکسەر زۆر گوێبیستی ئەو بین ئەڵێن تەواو ئارەقی زۆر کردکەواتە چۆری لەشی زۆر ئەتوێتەوە ئەمە دەلالت لەوە کە چۆری لەشی زۆر ئەتوێتەوە یاخود لە ڕێگەی ئەو گەرمیەوە کە لە جەستی دەرئەیاتۆک و فیدباک و ڕیاکشنێکە بۆ ئەم کەسە. چۆری سووتاندن ئەگەر باسی بکەین وا بە ئاسانی ناگەین بۆ بینە یعنی ئێمە هەموو کەسێک کە وەرزش بکات هەر ئارەقەکاتەوە بەڵام ئارەقکردنەوە ئەو بۆ مانایە نییە کە کەسەکە چۆری سووتانە بێ بۆ مانایە کە ئاوی لەشی هاتوۆتە دەرەوە لی گەرمی بەرز بۆتەوە. ئێمە گەر ورتر قسە بکەین لەسەر مەسلەی چۆری سووتانە نەبێ ڕەتی کەینەوە بە مەسلەی خۆراکەوە. ئەگەر بمانێت کەسەکە کێشی داببەزێ خێرا چۆری بسووتێنێ پێویستە لە خواردنەکانیان ڕێژەی کاربۆهیدراتی بۆ کەم بکەینەوە بە بەراورد بەوە ڕێژەی چۆری و پرۆتین و چۆری بۆ زیاد بکەین. بۆچی؟ عادەتەن جەستەوە ڕاهاتووە یەکەم شت بە دوای چی ئاگەڕێت بۆی بیکا بە وزە کاربۆهیدرات هەتا کاربۆهیدرات لە جەستەی ئەم کەسەیە هەبێت کە کلایکۆجین و ئەمانەیە ناچێت چۆری بۆ بسووتێنێ لەبەرەوە ئەو کەسی کەمانەیە کێشی داببەزێنین لە خۆراکەکانیان کاربۆهیدرات کە بەرهەمەکانی دانەوێڵە و زۆربەی زۆری میوەکان نەگرێتەوە ئەمەی بۆ کەمەکەینەوە بۆی جەستەی پەنابەرێت بۆ ئەوەی کە چۆری بسووتێنێت چونکە سەرچاوی یەکەمی وزە لە جەستەی مرۆڤ کاربۆهیدراتە. من هەمیشە کاربۆهیدرات دەڵێمە و پارەی جزدان وایە چیتە هەست دوکانێک ئەوەی کە بەردەستە پارەی ناو جزدانەکەتە سەرفی بکەی کە ئەوە نەما ئەنجا بە ناچاری ئەچیت پارێک بێنی لە ماڵەوە کە کۆ کردوێتەوە بۆ ڕۆژی تەنگانە کە چۆریەکەیە لەو حاڵەتە ئەنجا تۆ جەستەی تۆ ئەبێت چۆریە سووتێنێت. و سەرچاوێکی تری وزەمان هەیە کە پرۆتینە کە ئەمە زۆر خەتەرە کەسەکە گەر بگاتە ئەو قۆناغی کە پرۆتین بسووتێنێ. بەڵام من لێرە شۆ دڵنیاتانەکەمەوە ئەگەر بمانێ پرۆتین بسووتێنین و بیکەینەوە بە وزە نزیکەی 4 بۆ 5 کاتژمێر ڕاهێنانی قورسمان پێویستە لەبەرەوە قەت ناگاتەوە قۆناغا بە تایبەتی لە ئێستا زۆربەی وەرزشکاران ئەڵێن وەڵای ئەمە بە درێژایی ڕۆژەکە هیچمان نەخواردبوو و نامانێت پێش بەربانگ تەمرینکەین لەبەرەوەی پرۆتینی جەستەمان نەکەینەوە بە وزە قەت ناگاتەوە قۆناغا مەگەر ڕاهێنانێکی ئێزگار قورسی درێژخایان بکەیت ئەنجا پرۆتینی جەستت ئەبێتەوە بە وزە. بەڵێ ئانی لە دوای بەربانگ ڕاهێنان ئەنجامێن پێویستە چەندێک لە دوای بەربانگ بێ؟ پێویستە خۆراکێکی سووک بخۆن سەعاتونی خۆراکەکان پێویستە گەڕوانی کە پێش بڵێن دوای بەربانگ ڕاهێنانەکەن هەوڵبەن کەمترین پرۆتینی تیابێت واتە خواردنەکانیان زۆربەی زۆری کاربۆهیدراتێکی سەریعی سووک بێ وەکو شۆربا بێ برنج بێ با پرۆتینیشی تابێ پس ڕێژەکەی زۆر نەبێ سەعاتونی 2 ساعت بڵێن ئیسراحەتێ بکات
لە دوای ئەوە ڕاهێنانەکە بەس ئەوە شەر گرفت دروستەکە من پیان ئەڵێم ئەگەر زۆر ناچار نەبن ڕاهێنان نەخەنە شەو چونکە عادەتەن کە تۆ ڕاهێنانە کرد لە شەوە ئەو هۆرمۆنانی کە تایبەتە بە چالاکی ئاستیان بەرزە بێتەوە کە بەرز بووە ئەچیتە ماڵەوە ئیسراحەتێک کردو تووشی خەوزڕانە هێشتا جسمە چالاکە هێشتا هین حەز بە جوڵەیە لەبەرەوە کاتێک کە زانیت بۆ درەنگانێکی شەو تو هێشتا نەخەوتیت کاتە کاریگەریە بێت لە کاریگەریکی خراپێ بێت کاتە بۆ ئەنجامدانی ڕاهێنانێکی دروست جگە لە خۆراکی تەندروست و دروست چیتر باشم کەسە بیکەمە بەستم لە قۆناغەکانی تری ئستەمی ژیانە کۆمەڵێک شت هەیە کە زۆر گرنگە هەمووی پەیڕەو پرێ بێکەوە یەکەمەوە باسمان کرد خۆراکە دووهەم وەرزشە سێهەم خەوتنە خەوتن یەکێکە لەو فاکتەرانی کە گۆڕانکاری زۆر باش بەسەر شێوەی جەستەمان و بەسەر تەندروستیشمان ناهێنێت عادەتەن ئەو کەسانەی کە لە سەعات دەی شەو بۆ چواری بەیانی کەونە خەوی قوڵەوە بە باشترین و بڵێم خەوێکی زۆر تەندروست و باشیان پێڕەو کردووە بۆ وەرزشوان و کەسێکی بۆ هەموو کەسێک بەس بۆ مەرجێ بکرێتە خەوی قوڵەوە بۆچی چونکە لەم کاتەیە کە جسمی ئێمە هۆرمۆنی گەشە دەرەدات هۆرمۆنی گەشە ئۆتکۆکو باسمان کرد ڕێژەی ماسوولکە زیاکە ڕێژەی چۆری کەمەکاتەوە وە بەرگری لەش زیاکات و کەسەکە بە گەنجی و بە جوانیە هێڵێتەوە لەو کاتەیە باشترین کاتە ئەجا ئێستا زۆربەی زۆری گرفتی گەنجان ئەوەیە کە شەو تا بەیانی ناخەون باین لە کاتێ بەڕۆژن ئەخەون بەڵێ ئەوەش گرفتە خۆی هۆرمۆنەکانی لەشی کە تایبەتە بە چالاکی پێویستە بیخاتە ئیش لە بەیانیان ئامەچێ چیەکات جارێکی تر ئەخەوێت ناڵە بکەێتەوە ئیش لەبەرەوە من وەکو مامۆستایەکە لە کۆلێجی پەروەردەی وەرزشم خوێندکارەکانمان ئەو گرفتانە بینم تیانی سیرەکەم ئاستی خوێندکارەکانی ئێستا بە باراورد بە ساڵانی ڕابردوو کە ئەنتەرنێت و کە ئەم شتانە نەبووە زۆر خراپترە ینی جاران زۆر باش بوو چونکە ئەو شتانە نەبوو پێوی مەشغوڵ بن تا بەیانی بەخەبەر بن بەڵام ئێستا کە ئیبینی سیرەکەی ئاستی خوێندکاران بە عام لە کۆلێجەکان لە پەیمانگاکان وەکو لە مامۆستاکانی ترم بیستوە زۆر دابەزیوە و ڕوودانی ئیسابە و ڕوودانی پێکان زۆر زیاترە ئێستا ئەوانەی کە وەرزش ئەنجامێن وەرزشوانن پێویستە هەفتانە چەند ڕۆژ وەرزش بکەن لە مانگی ڕەمەزاندا بەپێی ئاستی کەسەکانە گۆڕێتەوە ژۆک و باسمان کرد توانێت بە درێژایی هەفتەکە هەموو ڕۆژێک ڕاهێنان بکات توانێت جارێک دوو جار یاخود سێ جار ڕاهێنان ئەنجام با بەپێی ئاستی خۆی و بەپێی جۆری ئیشەکەشی ئەگۆڕێت کەسێک ئەگەر ڕۆژانە ئیشی خۆسی هەبێت تۆ ناتوانانی جواری پێی بڵێ بێ هەموو ڕۆژێ ڕاهێنان بکەیت بەپێی ڕیتمی ژیان و بەپێی ئاستی خۆی ئەتوانێت ئەوە کۆنتترۆل بکات بەڵێ سەبارەت بە نووسینی کۆرس ئێوە کە ئەنجامی ئەجان بەپێی ئەوەی کە لە ڕێگەی چەند بۆ منە تاقیگەوە ئەم کەسە فەحسی ئەنجام دابێت پشکنینی ئەنجام دابێت یاخود لە ڕێگەی ڕاوێژکارەوە لەگەڵ ئەو کەسە لە ڕاستیدا گەر تاوان زۆرم پێخۆش بۆ پرسیارەوە کرد کۆرس نووسین تەنها ئەتوانم بڵێم لە کوردستان و لە عێراقا هەیە بۆچی چونکە لە وڵاتانی پێشکەوتوو کەسەکە ڕاهێنەرەکە بێ ڕاستە و خۆ بەسەر یاریزانەکەەوە بێ ئەوەی کە بزانێ وەرزشەکە چۆن ئەنجامەدات و کۆمەڵێک فاکتەر هەیە کە لە کاتی کۆرس نووسینە کەسەکە خۆی ناتوانێت کۆنتترۆلی بکە بۆ نمونە ئەگەر باسی هۆڵەکانی لە ژوانی بکەین کەسەکە نازانێت لە نێوان سێتێکا چەند ڕێز دووەربگرێ کەسەکە نازانێت چ کێشێک بەکاربهێنێت کەسەکە گەر ڕاکردن کە نازانێت بە چه خێرایەک ڕاکردن کە گونجاوە لەگەڵ ئەوە کەسەکە نازانێت بۆ ماوەی چەندێک پێویستە لێدانی دڵی بگاتە ئەو ڕەنجەی کە بۆی دیاریکراوە لەبەرەوە بێ ڕاهێنەرەمەی بۆ دیاری بکە عادەتەن لە کاتی کۆرس نووسین نابێت کۆمەڵە پرسیاری زۆر لە کەسەکە بکەی مەسەلەن پرسیاری خەو خواردن پرسیاری ڕیتمی ژیانی جۆری ئیشی ئام کەسە جگەرە کێشە ئام کەسە لەگەڵ مەشروب خواردن نابینی چۆنە ئەم کەسە کێشەی نەخۆشی هەیە کێشەی دەرونی هەیە تو پێویستە هەموو ئەمانەی بۆ لێک بیتەوە ئەنجا کۆرسێکی گونجایی بۆ دابنی و پێش ئەمەش پێویستە لە نەتیجەی ئەم پرسیارانی کە پێشتر کردوتە بزانی ئەم کەسە چەند ئامادەیی هەیە بۆ ئەوەی کە ئەو گۆڕانکاریە دروستکە لە جەستی خۆیان چونکە هەنێک کەس هەیە سەراحەت بێت بڵێم تەمەڵە یعنی هەیە دەڵێ من نامەوێت وەرزشێکی ئاسان بکەم زۆر بە کاتێکی کەم گەمە ئەو ماسوولکە ئەبێ وا بکەم هەنێک کەس هەیەڵێ
باسی خواردنم لا مەکەنی مەسەلەن خواردنم لێ مەگرێرەوە من ناتوانم خواردن بگرمەوە تۆ لە کۆمەڵی لە نەتیجەی ئەو کۆمەڵە پرسیاری کە لەو کەسەیەکەیت ئەزانیم کەسە چەندێک ئامادەیی هەیە بۆ ئەوەی کە گۆڕانکارێکە دروست بکە. بەڵێ مامۆستا بینە سەر تاوکەرە خۆراکیەکان تەنها ئەوانی کە باسمان کە پرۆتین و جۆرەکانیەتی یاخۆ تاوکەری خۆراکی تر هەیە کە بتوانێت وەرزشوان پشتی پێ ببەستێت. تاوکەری خۆراکی تر زۆر زۆرە ساڵانە شتی تازەش دروستەکرێ بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە بۆ وەرزشکار پرۆتین طبعا من پرۆتین ئەو پرۆتیناناڵم کە پرۆتینێکی خاڵسە و دوورە لە کاربۆهیدرات پرۆتینی تر هەیە کە کاربۆهیدراتی لەگەڵاتێکە ڕاوکراوە لە ڕاستیا من بە هیچ جۆرێک لەگەڵیانیم وەک کریاتین کە زۆر زۆر باشە پێوەک ئاوت بەو کەسانی کە ئیشوکاریان قورسە و ناتوانن وەرزش بکەن یعنی ئیشوکارەکانیان وایان لێکە توانێت ئەوەش بەکاربێنێ بەڵام بۆ مەرجەی مدمین نەبێت لەسەری ئەم سیانە لە گرنگترینیانن زایدن مۆڵتی ڤیتامین ڤیتامینەکانیش زۆر زۆر گرنگە بۆ کەسەکان. بەتایبەت لەسەر وەرزشی لە جوانی ئانەی لە ناو هۆڵەکاندا ئەنجامیدەن زۆر بینیمانە لە کاتی یاریە بۆمە خواردنی پێ لە کاتی یاریە ئەنجامیان بۆمە لە کاتی ڕستەکان دەکە ئەنجامیان بکەسە کۆمەڵی خواردن ئاخوات ئەمە دروستە لە کاتی وەرزشە خواردن بخورێت جگە لە ئاو لە ڕاستیدا بۆ ئەو کەسانەی کە ئەانەیە کێش دابەزێنن ئەوە کفرێکی گەورەیە گەرەمە بکەن کە ئێمە ئەمانەوێت هۆرمۆنی ئەنسۆلین لە نزمترین ئاستا بێت هەچ خۆراکێ بخۆی ئەگەر کالۆریەکەی زۆر زۆر کەمیش بێت زۆر زۆر کەمیش بێت تەنانە دەگەر خوێژ بیانی کالۆریەکەی زۆر زۆر کەمە وا کات کە هۆرمۆنی ئەنسۆلینە بەرز بێتەوە ڕێگرێ بێت لەبەرەوەی کە کەسەکە چۆری بسووتێنێت بۆ ئەو کەسانی کانەوەی کێش زیاکەن ئەم من ئەوەش بە گونجاو نازانم چونکە لەو کاتەیە بڕێکی زۆر لە خوێنە چێ بۆ جەستا بەڵێن بۆ ئەو ماسوولکەی کە تۆ بەکاری هێنیت کاتێک کە خواردنە خۆی ئەو خواردنا چێتە گەدەوە سەر لە جەستە تێگەی ناچارە بێت بڕێک لەو خوێنە بگەڕێتەوە بۆی گەدەت ئەو خۆراکە هەرسکە لەبەرەوە ئەوش بە گونجاو نازانم. زۆر سپاس بۆ مامۆستا ڕەوەند محەممەد ماستەر لە زانستی ڕێنان سپاس بۆ زانیاریەکان بشێک ڕاستەخۆ لە ستۆدیۆ بە ئامادە بووی.